پاش چەندین جار لە بەڵێنی ناردنی پڕۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بۆ پەرلەمانی کوردستان، بەڵام لە ئێستادا کە لە مانگی 8 نزیک دەبینەوە پڕۆژە یاساکە نەنێردراوەتە پەرلەمان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە سەرەتای دەست بەکاربوونیەوە پەیمانی ئەوەیدا کە هەموو ساڵێک پڕۆژە یاسای بودجە بچێتە پەرلەمانی کوردستان. لە ئێستاشدا کە زیاتر لە 2 ساڵ و چەند مانگێک بەسەر تەمەنی ئەو کابینەیەدا تێپەڕیوە، بەڵام تا ئێستا پڕۆژە یاسای بودجەی نییە. 7 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی یاسای بودجەی پەسەندکراوی خۆی نییە. بەڕێوەبەری گشتی بودجەش لە ئەنجومەنی وەزیرانیش دەڵێت بربەستەکان بۆ پڕۆژە یاسای بودجە زۆر بوون بەهۆی ئەوەی چەندین ساڵە پڕۆژە یاسای بودجەمان نەبووە. وەزارەتەکانیش داوای بودجەی زۆریان کردووە. هۆکارێکی تری دواکەوتنی پڕۆژە یاسای بودجەش بۆ ئەوە دەجێڕێتەوە کە لەگەڵ حکوومەتی ناوەندی نەگەیشتوونەتە ڕێکەوتن. لە ساڵی 2020 کە کابینەی نۆیەم ئاگاداری کردین ئێمە ئامادەکاری بکەین بۆ پڕۆژە یاسای بودجەی ساڵی 2021 لە مانگی 9 دەستمان کرد بەوەی کە هەموو هەنگاوەکانی ئامادەکاری بۆ پڕۆژە یاسای بودجەی 2021 دەست پێ بکەین. ئاگاداری وەزارەتەکانمان کردەوە کە بودجەی خەمڵێنراوی خۆیان لە خەرج و لە داهات و لە قەرزەکانیان بنێرن و ئەوەی کە شایانی باسە بۆ یەکەم جار لە پڕۆژە یاسای بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئاماژە بدرێت بە شێوەیەکی زۆر شەفافانە بە سەرجەم قەرز و ئیلتیزامات و داهات و پابەندیەکانی داهاتی نەوتی و نانەوتی. ئەوە بوو پڕۆژە یاسای بودجەی گشتی عێراقیش دواکەوت، پەسەندکردنی یاساکە دواکەوت، وابزان لە مانگی 4 بوو، مانگی 3 بوو، مانگی 4 بوو پڕۆژە یاساکە پەسەندکرا. بۆیە بوو بە هۆکاری یەکێ لە هۆکارەکانی کە ئێمەش هەنگاوەکانمان تۆزێ دوا بکەوێ. بوونی پڕۆژە یاسایەکی بودجەی شەفاف سیمای شارستانیەت ئەبەخشێت بە وڵات و پێوەرێکە بۆ شەفافیەت و دادپەروەری کۆمەڵایەتی و دادپەروەری لا خەرجی و داهات بۆ ئەو ناوچانەی کەمترین خزمەتگوزاریان پێشکەش کراوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێی وایە بوونی پڕۆژە یاسای بودجە ئەو تەمومژەی لەسەر داهاتی حکوومەت هەیە کە شەفاف و ڕوون نین، ئەوە باشتر دەبوو هەم ئەرکی بەدواداچوونی پەرلەمانتاران و هەمیش خزمەتگوزاریەکان لە ئاستێکی باشدا دەبوون. گرنگی پڕۆژە یاسای بودجە بەڕاستی لە سەرەتا ئەگەر بەڕوونی سەیری بکەین لە بەرژەوەندی دەسەڵاتدایە بۆ ڕەواندنەوەی ئەو هەموو گومان و ئەو هەموو تۆمەت و ئەو هەموو ناشەفافی و ناڕوونیکەوە لە زاری وهەیە بودجەش پارەش نییە، پارەی بەردەستیش نییە، هاوڵاتی هەیە دەڵێ پارە زۆرە لەبەر ئەوەی ئەو هەموو داهاتێکەوە هەیە. بەڵام ئەگە بێت و بودجە هەموار بکرێت بێتە پەرلەمان بەڕاستی سەرەتا لە بەرژەوەندی دەسەڵاتدایە و هەروەها ئەنجاش ئەو هەموو بەدواداچوون و ئەو هەموو سەرقاڵیەی کەوا هۆزە ئۆپۆزیسیۆنەکان دەیەکەن لەوانەیە کەمتر دەبێتەوە. ڕەوانەوەی ئەو هەموو تەمومژەی کە لەسەر نادادگەری و ناعەدالەتی و یاسای چاکسازی بۆ جێبەجێ ناکرێت لەبەر هەموار نەبوونەوەی یاسای پڕۆژە یاسای بودجەیە. گەر لە ئێستادا بڕیار بێت ئەنجومەنی وەزیران پڕۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان و ئەوانیش بیخەنە بەرنامەی کارەوە و ئاراستەی لیژنەی تایبەتمەندی بکەن و ڕێکارە پەیڕەویەکانی بۆ بگرنەبەر و لە پەرلەمان دەربچێت، ئەوە زیاتر لە مانگێکی پێویستە. بەمەژ مانگی ئاب کۆتایی دێت و دەچێتە مانگی ئەیلول. تاکو وەزارەتی داراییش ڕێنمایی بۆ دەردەکات و لە وەقائیعی هەرێمی کوردستان بڵاو دەکرێتەوە، زیاتر لە مانگێکی پێویستە، بەمەش کەمتر لە 3 مانگ دەمێنێتەوە لە بەردەم پڕۆژە یاسای بودجەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.